ئێستاکەش باسی چۆنەتی وەرگرتنی ئینپوت لە یوزەر دەکەین. چۆن بتوانین ئینپوت لە یوزەر وەرگرین. وەرگرتنی ئینپوت لە یوزەر بۆ ئەو بەکاردێن ئێستامە سیاوت ناخین سیاوت بەکارماهێنا بۆ ئەوەی شتێک پرینتکەین لەسەر شاشەکەمان. بەڵام ئەی بمانەوێت زانیاری وەرگرین لە یوزەر و لە پاشان مامەڵە لەگەڵ ئەو زانیاریە بکەین بە هەر شێوەیەک کابمانەوێ بە هەر جۆرێک بێت و لە پاشان بۆ منە ئەتوانین ئەم زانیاریە لە معادلێکی بیکاری یا هەر شتێک بەکار بهێنین و دواتر تەبعی بکەین یا لە فانکشنێک لە هەر شتێک لەم شتانە بەکاری بێنی بە هەر جۆرێک بێ واتە ئەپلیکیشنەکە بکەین بە ئینتەراکتیڤ بۆی چکە ئێستا تۆ هەر شتێک هەبێت هەر ئەپلیکیشنێک بێت پێویستە یوزەر لەگەڵی مامەڵە بکات چ کانسڵ ئەپلیکیشن بێت چ GUI بێت. ئێستا دەچی هەر بۆ هەر وێبسایتێک معلومات لێ وەردەگرێت پاشان معلوماتە شتێک پێپشان دەدا یان چێکی معلوماتە دەکات بۆ لە لۆگیندا کە ئیمێل پاسوەردەکەت وەردەگرێت بەو شێوازەیە خود لە CMD کاتێک کە کۆماندەکان دەنووسی داوای کۆماندە لێ دەکات تۆ دەنووسی و کارێکت بۆ دەکات بەم شێواز دەتوانین نرخەکە یوزەر وەرگرین و لە پاشان ئەگەر شتێک بوو برێن ئەو شتە بکات چەندە هەشتی تری پێ دەکرێت. بەسەرەتا با بێن بزانین چۆن شتێک سادر بکەین با بزانین چۆنتان ئەم شتە بکەین. باش بۆ نمونە دەمانەوێت چی بکەین دەمانەوێت داوا لە یوزەر بکەین کەوا ناوی خۆی بنووسێت و لە پاشان یوزەر ناوی خۆی دەنووسێت داوای ناوەکەی لێ دەکات پرۆگرامەکە و لە پاشان دەڵێ سڵاو فڵان کەس سڵاو ئەو کەسەی کەوا ناوەکەی نووسێت بە جۆرەی ئەو ڤاڵوەیەکەوە یوزەر نووسیوێتی. چۆن ئەم شتە دەکەین بگومان بە بەکارهێنانی سین. سەرەتا با نامەیەک تەواو بکەم با مێسجێک بڵێم enter your name ناوی خۆت بنووسە بەو شێوازە ئەتوانم وەری بکەم ناوەکە لە لاینێکی نوێ یاخود لە هەمان لاین بنووسێ گروا بکەم لە هەمان لاینە و لە پاشان دەڵێم cin پشتی ئین بۆورم باشەرەتا با بێن ڤاریبڵێک دروست بکەین مادەم نەیمە نەیمیش بریتە لە کۆمەڵایزێت لەکەیەک کارکتەرێک وەرە ناویت یا ناوی هەر کەسێکی تر ناوی لێ دەنم نیم سترینگە جۆرەکەی لەوێ دەبێت دۆری داتابەکەی سترینگ بێت ناوێت ژمارە بێت و دواتر چی دەکەین دواتر دێین دەبێت ئێستامە داوامان لێ کرد لە بەشجێک ناوی خۆت بنووسە لە پاشان دێین دەبێت ڕێگە بدەین کەوا یوزەرەکە ناوی خۆی بنووسێت بۆ ئەمە چی بەکاردێنی CIN و لە پاشان نیشانەی گەورەتر دووجار نیشانەی گەورەتر پێچاوانەی C out کەوا console out CIN console in نیشانەی بچووکتر دوو نیشانە بچووکتر بەکاردێت بەڵام لە CINدا دەبڵ نیشانەی گەورەتر بەکاردێت واتە پێچەوانەی وێ CIN بۆی بزانەکەوە چۆن بڵێ دەستە ناوە واتە داوا لە یوزەر دەکات بۆ دەزانی کەوا نیشانەی گەورەتری پێویستە. ئەوە C outە چۆن بڵێ دەستە دەرەوە لە پرۆگرامەکە بۆ شێوازە فکری لێ بکەرەوە خۆیوانەیە بەڵام بۆ شێوازە فکر لێ بکەرەوە ئیدی کەوا نیشانەی بچووکتر بە شێوازە بەڵام ئەوە CIنە چۆن بڵێ دەستە ناوە شتێکی بستە ناوە ئەو هێمایە باشە لە پاشان دەی CIN چی دەکەیت نێمەکە دەکەین و بێگومان سێمایکۆڵن ئێستا تەواوە و لە CIندا ئایا ئێمە دەتوانین تەنها یەک ڤاریبڵ ڕێگە بدەین کەوا بنووسێت واتە لە یەک ستیتمێنتی CIندا نەخێر دەتوانین لە یەک ستیتمێنتی CIندا چەندان ڤاریبڵ CIN بکەین ڕێگە بدەینکەوە یوزەر بۆ نەگە ڤاریبڵترمان هەبە بۆ لە بۆ H ئەو کات لێرەمان دەنووسی و هیچ کێشەی نەدەبوو ئێستا نیت بە ئازاری ئەمە بکەین باش بەو شێوازە تا ئێستا CIN بڵێ نیم چی تێدا دەبێت ئەو نرخەی تێدا دەبێت کە یوزەرەکە نووسیوێتی بێگومان توانی نرخی سەرەتایی پێ بدەیت و دایم نەوەڕێکەمان دەکرێت بەڵام گەر نەشی دەی ئاساییە بەڵام نرخی سەرەتایی پێدان بە تایبەتی بۆ ژمارەکان بۆ نە ئینتۆ بوو هەرێک لەوانە زۆر گرینگە و کارێکی زۆر باشە. بابین ئێستا دەڵێن C out hello لە پاشان ئەو ناوی کەوا نووسێتی hello نێمەکە تەبەت hello سپەیسێک لە پاشان نێمەکە بەڵام بە فارێزیەکی دەبێت وا جوانترە و بە بڵێن لێرە ئەنلاینش بکەین باش. ئێستا گەر سەیری پرۆگرامەکەمان بکەین و ڕێنی بکەین با بزانین چی تەبا دەبێت لە پرۆگرامەکەماندا.
ئێستا گەیسەیری بکەین لە پرۆگرامەکەم بزەبت لاینی یەکەم ئینتەر و شتێشتریش بەنسبەت کۆدەکان کاتێک کارن دەبێت کۆمپایلەر لاینی یەکەوە پێدا دێ بۆ شێوازە لێرە تەماشادەکەەوە بەکاراتەوە و شێوازای پاشان دێت ئێرە ئەو کۆمنتە ناخوێنێتەوە بگوان هەنای بینێت string name variable name تەباکرا بڵێن initialize کراوە تعریف کراوە بە لە جۆری string لە پاشان سیاوت داوا لێ دەکە و کڵێ بڵێکەوە ناوەکەی بنووسێ و پاشان سیئینی نێم کراوە چاوەڕێ دەکات کە سیئین کرا چاوەڕێ دەکرێت هەتا وەکو ئەو سیئینە تۆ نرخەکەی پێ نەدەی ئەوەی ئێرە تطبیق نابێت چکە چاوەڕێ دەکات واتە تۆ بڵێ پرۆگرامەکە پاس دەبێت هەتا وەکو چاوەڕوان دەکا لە یوزەرکەوە ناوەکەی بنووسێ بۆ نمونە من دەنووسم کەس ئێستا گەر سەیری بکەین دەڵێ هەڵۆ بێکەس ئەو ناوی وەگرتەوە نرخەکە ماوەگرتەوە بەکارمەهێنە زانە تەنی شتی ئینتراکتیڤی بێت دروستکەی و یارمەتی زۆر باشە بتوانین داتا چکە زۆر جانە پرۆگرامەکە پێویست دەبێتەوە داتا لە یوزەر وەربگریەوە باش ئێستا بابین ئەوەی گومان لێرەش گەشتێک شتێکی تر بکەم گەر بڵێم ئەندلاینی بکەم ئەو کات ڕاستەخۆ دەستە لاینی جنوێر لاینش نوێ ئیشەکڕوتدا بزانمەوە پێ باشترە ئێستا چی دەکەم دێم ئەیجی دروست دەکەم با نرخ بڵێم تەمەنیشت ئەوەندە کەمێک گەورەتر دەکەم پرۆگرامەکە بەمانایەکی تر بۆ نمونە h با نرخی سەرەتایی پێ بدەم سەفۆڕ بە شازە int h و لە پاشان لێرە enter your name and age دەتوانم ساتە ناوەکەی لێوەگرم لە پاشان سیاوتێکی تر بڵێم enter your age و لە پاشان سیینی age بکەم بە شێوازە دەبێت بەڵام لە زیاتی دوو لاینی تری زیاد بکەم شتێکی ئاسانتر دەکەم دەڵێم enter your name and age بۆ شێوازە و لێرەدا سیینی نێمە و کرد سەرەتا نێمەکە چکە لێر نووسم نێم نووسە سەرەتا لە پاشان ئەیجەکە بۆ شێوازە پاشان دەڵێم hello name و پاشان دەڵێم لە سیاوتێکتر دەتوانم سیاوتێکتر بەکاربێنم دەڵێم your spaceمان داوەتە your age لێرە فایزێشتر کەداری سپیس بە years old وشتیشتیان دەچێت لە پاشان بە شێوازە ئەوە پرۆگرامەکەمان بابێن ڕەنێ بکەین بزانین ئێستا چۆنە enter your name and age سەرەتا ناوەکە بۆ نمونە بێکەس بۆ نمونە هەر تەمەنێک بنووسین بۆ نمونە 25 hello Beckus you are 25 years old press any key to continue بگمە تەواو زانە ئەمەش بریتی بوو لە سۆنەتی وەرگرتنی ئینپوت لە یوزەردا بەمانایشتر زانیاری لە یوزەردا